بابەتی سێمیشمان بە ناونیشانی عێراق بۆچی پاشەکشەی کرد لە دەستنیشانکردنی حیزبوڵڵا. ئەم بابەتە لەلایەن عەتاش شەمێرانی نووسراوە. عێراق لە نێوان فشار و هاوسەنگیدا بۆچی پاشەکشەی کرد لە دەستنیشانکردنی حیزبوڵڵا و حوسیەکان وەک ڕێکخراوی تیرۆریستی. بڕیارەکەی عێراق بۆ پاشەکشەکردن لە دەستنیشانکردنی حیزبوڵڵای لوبنان و حوسیەکان وەک ڕێکخراوی تیرۆریستی تەنیا هەنگاوێکی تاکتیکی زوو تێپەڕ نەبوو، بەڵکو دەربڕینێکی قوڵ بوو بۆ سروشتی دەوڵەتی عێراق لە چوەرچێوەی ژینگێکی ئاڵۆزی ناوچەی و هاوسەنگیە ناوخۆیە ناسکەکان و واقعێکی سیاسی کە ئەستەمە یەک بڕیار بدرێت بەبێ ئەوەی کاردانەوەی لە بەغداوە تا تاران، واشنتۆن و بەیروت هەبێت. حکوومەتی عێراقیش لە سەرەتاوە تێگەشتووە کە بەردەوام بوون لە سەر دەستنیشانکردنەکە تەنها بڕیارێکی ئیداری نابێت، بەڵکو پێناسەکردنەوەی ناسنامەی عێراق دەبێت لە چوارچێوەی تۆڕی کاریگەری لە ناوچەییدا. هۆکارە سەرەکیەکان ئەگەر بە خاڵباسی کەین، یەکەم واتای پێچەوانە بوونەوەکە. پەیوەندی بە پێکهاتی پەیوەندی لەگەڵ کووت لە عێراقیەکانەوە هەیە کە لە ڕووی ئایدۆلۆژی و سیاسیەوە پەیوەستن بە میحوەری بەرخۆدانەوە، کە دەستنیشانکردنەکەیان بە هەڕەشەیەکی ڕاستەوخۆ بۆ سەر شەرعیەتی ئامادەبوانی سیاسی خۆیان زانیوە. ئەمە ێزانە پراوێز نین، کاریگەرێکی بەرچاویان لە پەرلەمان و شەقام و لە ناو دامەزراوەکانی دەوڵەتدا هەیە و ناتوانرێت پشتگوێ بخرێن بەبێ ئەوەی حکومەت تووشی هەڵچوونێکی ناوخۆیی بێت کە جددیترە لە هەر دەستکەوتێکی بڕیارە دەرەکیەکە. بەم شێوەیە پێچەوانە بوونەوەکە دەبێتە پەیامێکی ڕوونی ناوخۆی. سەقامگیری نیشتیمانی لە پێش هەموو شتێکەوەیە. خاڵی دووەم لەم باسەدا ئەوەیە کاریگەریە ناوچەیەکان. عێراق لە گۆڕەپانی نێوان ئەمریکا و ئێران وەستاوە. دەستنیشانکردنی دەوڵەتێک وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی وای دەکرد بەغدا بەڕوونی مەیلی بەرەو واشنتۆن بێت لە کاتێکدا کە گرژی ئەمنی و سیاسیەکان لە ناوچەکەدا بەرز بوونەتەوە. بۆیە بە پێچەوانەوە هەوڵێک بوو بۆ پاراستنی ئەو هاوسەنگیە ناسکە کە ساڵانێکە هەبووە. هەرەمکردنەوەی واشنتۆن بەبێ ئەوەی چاران وروژێنێت و ناردنی سیگناڵی دڵنیاکەرەوە بەبێ ئەوەی بەشداری لە ڕوبەڕووبوونەوەی ئاشکرادا بکات. سێمیش کۆشەیەکی چارەنووسازەیە کە زۆر جار چاوپۆشی لێ دەکرێت. عێراق دەیەوێت خۆی وەکو یاریزانێکی ناوچەیی پیشان بدات، نەک ژێر دەستەی هیچ دەسەڵاتێکیدا. بەردەوام بوون لە دەستنیشانکردنەکان وەکو بڕیارێک لێک دەدرایەوە کە نەک لە بەغدا بەڵکو لە دەروی بەغدا درابێت. پێچەوانە بوونەوەکە هەر کە بڵێن پاساوەکانی هەرچیەک بێت ئەو پەشڕاست دەکاتەوە کە بڕیاردانی سیاسی عێراق هەر چەندە دوودڵی دەردەکەوێت لەسەر بنەمای حساباتی خۆی و ئەوەی بە گونجاوی دەزانێت بۆ بەرژەوەندیەکانی خۆی نەک بەرژەوەندیەکانی دیکە. خاڵی چوارەمیش لەم باسەدا ئەوەیە کە پەیوەندی بە ترسی کاردانەوەی ئەمنیەوە هەیە. دەستنیشانکردنی ئەکتەرە ناوچەیە کاریگەرەکان دەرگای کاردانەوە پێشبینی کراوەکانی دەکردەوە چ لە ناوخۆی عێراق و چ لە کاریگەریە تێکڵاوەکاندا. عێراق کە هێشتا لە کاریگەریەکانی ململانەی چەکداریەکان دەلەرزێت ناتوانێت بەرگەی شەپۆلێکی نوێی گرژیەکان بگرێت، بە تایبەتی بە لەبەر چاوگرتنی ئابووریە ناسکەکەی و دیمەنە سیاسیە شکاوەکەی. خاڵێکی تر کە حکوومەتی عێراق لەوە تێدەگات کە سزاکان بە بەستنی سەروەت و سامان تەنها ئەمڕازێکی ڕەمزی نین. جێبەجێکردنیان پێویستی بە چوارچێوەیەکی یاسایی بەهێز و توانای جێبەجێکردنی ورد و بەناخێکی سیاسی هەگەرتوو هەیە. ئەم توخمانە لە ئێستادا تا ئەو ڕادەی کە پێویستە بۆ هەنگاوێکی وەها بە چاو کامیان هەیە. بۆیە پێچەوانە بوونەوەکە دانپێدانانێکی ناڕاستەوخۆ بوو بە سنووردارکردنی دەوڵەت لە جێبەجێکردنی دەسەڵاتەکەیدا. لە کۆتاییدا پەشیمان بوونەوەکە ڕنگدانەوەی واقعێکی قوڵترە. عێراق بەردەوامە لە ململانەیە لەگەڵ پێگەی جیۆپۆلیتیکی خۆیدا. ئایا بەشێکە لە محورێک پردێکە لە نێوان میحوەرەکاندا یان دەوڵەتێکە کە بەدوای سەربەخۆی ڕێژەییدا دەگەڕێت؟ بڕیارەکە و پێچەوانە بوونەوەی دواتر ئەوەمان بۆ دەردەخات کە بەغدا سەرڕای ئاڵۆزیەکان هەوڵ دەدات دەست بەو زەمینە ناوەندەوە بگرێت کە ڕێگەی پێدەدات بێ شکاندن مانۆڕ بکات. بەم پێچەوانە بوونەوە نیشانەی لاوازی نییە، بەڵکو ڕنگدانەوەی سروشتی دەوڵەتی عێراقی ئەمڕۆی. دەوڵەتێک کە زەمینەی سیاسی ناسەقامگیر دەڕوات بە وریاییەوە دەجوڵێت و بە دوای فۆرمۆلێکدا دەگەڕێت بۆ پاراستنی هاوسەنگی خۆی لە جیهانێکی پڕ لە گێژاودا.
بینەرانی خۆشەویست لێکدانەوە هەڵوێستم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.